مجارب تایبەتیژی چارەسەریە پرسا فلەستینێ و ڕاوەستاندنا شەرپشتی کۆنفرانسێ تایبەتیژی تەوارچوونە غەزەیە لەزگین و لە ئەمانێ پرێڤەچوامێ ڕاوەستین کادێ بەرەفچ قۆناغێکی بەچە چارەسەرکردنەوەی پرزگرێکی دکتۆر غازی فەیسەڵ ڕێڤەبەرێ سەنتەری عێراقیش بووی ڤەکۆڵینێ استراتیژی پاوەکە ڕاستەخۆش ئەمانێ دیالمەدەبە دکتۆر گەلەک سوپاس کوین دیالمەدانە کۆنفرانس دێ چ کاریگەریەک هەبە تایبەتیژ بووی ڕاوەستاندنا شەر و چارەسەریە پرزگرێک هات نێڤبەرە ئیسرائیل و فلەستینێدا. زۆر سپاس پێم وایە کە ئەم کۆنفرانسە ئەم کۆنگرەی بەهانەوە چوونی بە پەلەی غەزە کۆنگرێکی نێودەوڵەتیە کە زیاتر لە 74 دەوڵەت بەشدار بە تایبەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەروەها وڵاتانی ئەوروپا و وڵاتانی عەرەبی وڵاتانی دیکەشن بەشدارن لە تەواوی کیشوەرەکاندا ئامان چییە؟ ئامان ڕەخساندنی دەفەرێکی ڕاستەقینەیە بۆ بەهانەوە چوونی دۆخەی کە لە غەزە هەیە بۆ وەڵامدانەوەی وڵاتان بۆ گەاندنی هاوکاری بەپەلە و کۆمەک بۆ گەلی فەڵەستینی لە غەزە کە ئەمڕۆ دەناڵێنێت بەڕاستی گەلی فەڵەستینی ڕوبەڕووی برسێتی و ڕوبەڕووی نەخۆشی بووەتەوە لە هەمان کاتدا نەخۆشخانەکان کار ناکەن خۆشخانەکان وێران کراون لە هەمان کاتدا شارەکان 180 ژێرخانی کەتی غەزە شارەکانی غەزە وێران کراون داری لەسەر بەردنەماوە وێران کراون کەواتە دەبینین ئەمڕۆ ئەم ناوچەیەکە بەڕاستی بۆ ژیان گونجاو نییە بەڕاستی پێویستی بەوەی هەیە جارێکی دیکە دووبارە ئاوەدان بکرێتەوە جارێکی بەوەیەکە جارێککە نەخۆشخانە و قوتابخانەکان و زانکۆکان و ڕێگاوبانەکان دووبارە بنیاد برێنەوە سەقامگیری بگەڕێتەوە بۆ کەتی غەزە لە هەمان کاتدا ئەم کۆنگرەی وەڵام بەهانەوەچوونی بە پەلەی غەزە بۆ تاوەکردنی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە کە دوێنێ بڕیاریدا ئەویش بە ڕاگەاندنی ئاگربەستی تەواوەتی و گشتگیر و هەمیشەیی لە کەتی غەزە هەروەها چوون بەرەو بە ئاڵوگۆڕکردنی دیلەکان و لە بارمتەکان و ڕەخساندنی ئاشتی لەو ناوچەیەدا و هاوبەشێتی و پێکەوە ژیان کەواتان بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە بڕیاری و کۆنگرەی بەهانەوەچوونی بە پەلەی کەتی غەزە بەڕاستی یەکتری تەواو دەکەن ئەم کۆنگرەیە بەڕاستی وەکو باسم کرد پاڵ پشتێکی ڕاستەقینە دابین دەکات لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لەلایەن نەتەوەیەکگرتووەکانەوە کە نەتەوەیەکگرتووەکانی بەشداری کرد هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە چاودێری ئەو بڕیاری و ئەو سەرپەرشتی ئەو بڕیارە نێودەوڵەتی دەکرد کە پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی ئاسایشی لەلایەن 14 دەوڵەتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە بۆ ئەوەی کەوە ئاشتی بەرقەرابێت ناوچەکەدا ئەم بازنەی ئەم جەنگە زیاتر فراوان نەبێت. بەڵێ دکتۆر کۆبوونەوەی ئەمانە کۆڕ و کۆنفرانس کاتێک نوێنەری ئیسرائیل لەوێ ئەگەر لەوێ نەبووە یاخود با بڵێم ئێستا ئیسرائیل و حەماس کەسیان ئامادەن گوێ لەو هەموو قسەکردن و کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسە بگرن کەسیان ئامادەن گوێ لێ بگرن بەدڵنیاییەوە سەبارەت بە حەماس پێشوازی لە بڕیاری ئەنجومەنی ئاسایش کردووە بۆ ڕاگەانی ئاگربەست بە فەربی ئیسرائیلیش بەڕاستی ناڕەزاتی دەرنەبڕیوە بەڵام هەماهەنگی هەیە لە نێوان ئیسرائیل و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەمان کاتدا لە دووبارە ڕەشنووسی ئەم پرۆژە بریارەدا ڕەنگە ئیسرائیل بۆ سنووشی دیکە هەبێت لەسەر ئاستی جێبەجێکردنی ئاگربەستەکە بۆ نمونە ئیسرائیل پێی وایەکەوە ئەم جەنگە ناوەستێنێت تاوەکو ئامانجەکانی بەدینێت ئامانجە استراتیژەکانی بەدینێت ئەوەی کە پەیوەستە بە لەناوبردننی بزوتنەوەی حەماس لە کەتی غەزەدا وەکو بزوتنەوەیکی سەربازی کە ئیسرائیل پێی وایە تیرۆریستە لە هەمان کاتدا ئەو ئەگەرەی کە هەیە پرۆسەی ئۆپراسیۆنی سەربازی ڕووبدات لە نێوان ئیسرائیل و باشووری لوبنان لەگەڵ حیزبوڵڵا کەواتە بۆچییە بۆ لەناوبردننی هاوکێشە سەربازیەکانە بۆ حیزبوڵڵای لوبنانی و پاڵنانی ئەو هێزانەی حیزبوڵڵایە بۆ ئەوەی کەوە بکشێنەوە بۆ ئەو دیوی ڕووباری لیتانیەوە و ڕەخساندنی ناوچەیەکی دابڕاو
لە نێوان لوبناان و ئیسرائیلدا کە کاریگەری لەسەر باکووری ئیسرائیل نبێت کەواتە ئیسرائیل ئێستا کۆمەڵێک ئامانجی ماوە کە بەدی بهێنێت لە ڕێگەی شەڕەوە لە چەند ڕۆژی داهاتوودا نازانی چەند دەبێت بەڵام لە هەموو حاڵەتێکدا بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەڕاستی ڕێگا خۆش دەکات بۆ ئەوەی کەوا مافی چارەی خۆنووسین بۆ گەلی فەڵەستین دابینکان و ڕاگەاندنی دەوڵەتێکی سەربەخۆوە خاوەن سەروەری کەوا نوێنەراتی فەڵەستینەکان بکات لە مزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینی کە محمود عباس سەرۆکایەتی ئەو بزوتنەوەی ئەو دەوڵەتە بکات کە نوێنەراتی گەلی فەڵەستینی بکات کە ڕێکخراوی ئازادی ڕزگاری خوازی فەڵەستینیە کە نوێنەراتی فەڵەستینە دەکان ئەمەش بە گوێرەی بڕیاری نەتەوەیەکگرتوەکان و بڕیارەکانی کۆمکاری عەرەبی و بڕیارەکانی لوتکەکانی عەرەبی بەڵام حەماس شتێکی دیکەیە قسەی جیاواز لەبارەی حەماس بەڵێ دکتۆر یا گرنگ چارەسەریە یەکجاریە پرزگرێکە جارەکەدی شەڕ وە کەڤان هەشت هەیڤات چێنە بنەفهەمی قوربانیە نەینە دۆن چژالی فەڵەستینی و گەلێ بە چژالی ئیسرائیلێژی بە چارەسەریژی دوو دەولەتیە چونکی حتا دەما شەڕش داوەتێ بەحەزکردن لێ دوو دەولەتی دێ چاوە بەل دیف ڤەکوڵینین هیندکن زانیاریەندکن تایبەتیژی دەرەنجامن vê کۆنفرانسی چارەسەریە کە ناڤنجی دێ هەبە هەردوو ئالیت ڕازی بن سنوورێکی دیارکردی ji بووی هەردوو دەولەتە بەڵێ من لەگەڵتم هاوڕاتم کەوە بابەتی چارەسەری دوو دەوڵەت چارەسەری گونجاو و ڕیشەیە بۆ دۆزی فەڵەستین و ئەو کێشانەی کە ڕوبەڕووی گەلی فەڵەستین بۆتەوە هەر لە ساڵی 1948 تاوەکو ئێستا تاوکو ئەو لە بڕیاری دابشکردنەوە کە نەتەوەیەکگرتوەکان و کۆمەلگەی نێودەوڵەتی ئەو بڕیاری دابشکردن فەڵەستین بەسەر دوو دەوڵەتدا لە هەمان کاتدا کۆنگرە مەدریدی بۆ ئاشتی لە ساڵی 1992 لە هەمان کاتدا بڕیاریدا بە بنەمای ئاشتی بەرامبەر زەوی بەرامبەر بە ئاشتی لە هەمان کاتدا لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە بڕیاری دیکەمدر ئەمڕۆ هیچ شتێکی نوێ نییە تەنها ئەوەیەکەوە هاندانێک هەبێت بۆ لایەنەکان بۆ ئەوەی کەوا پابند بن بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە بریتە لە گەڕانەوە بۆ بنەمای زەوی بەرامبەر بە ئاشتی بۆ ئەوەی کەوا هاوبەشێتی و پێکەوە ژیان لە نێوان گەلی فەڵەستینی و گەلی ئیسرائیلی هەبێت لە ناوچەکەدا بینیمان کەوە بابەتی بەرەی دیموکراتی میلی فەڵەستینی لە ساڵی 1972 پرۆژێکی هەبوو کە بریتی بوو لە پرۆژەی دەوڵەتی دیموکراتی کە بریتی بێت لە ئیسرائیلی و فەڵەستینی و مسلمان و کریستیانەکان لەسەر یەک چوارچێوەی یەک دەوڵەتدا تەنانەت قەزافیش کاتی خۆی پێشنیازی یەک دەوڵەتی کرد کە هەمووان لە چوارچێوەی ئەو دەوڵەتە کۆ بکاتەوە کەواتە ئەمڕۆ کاتێکە بەرەو بنەمای دوو چارەسەری دوو دەوڵەت دەچین ئەمە مافەکان دەپارێزرێت لە ئازادی لە یەکسانی لە مافەکانی مرۆڤ ئەمە ئامانجە سەرچەکەیە کە وڵاتان هەنگاوی بۆ دەنێن بۆ ئەوەی کەوا ئەم جەنگە خوێناویانە کۆتاییان بێت و گەلی فەڵەستینیش بە مافەکانی خۆی بکات لە ساڵی 1948 تاوەکو ئێستا بەڵێ دکتۆرۆکو تۆ باسەکرەوە بەرەو چارەسەری دوو دەوڵەتی ڕە با بڵێن دوو دەوڵەتیش ئیسرائیل دان بە دەوڵەتی ئیسرائیل ئەنرا و دەوڵەتی فەڵەستینیش دروست بوو چی زەمانەتی ئەوە کە جارێتتر لە ناو هەناوی دەوڵەتی فەڵەستینەوە حەماس شەڕ و ئاژاوە نەنێتەوە و پەلاماری ئیسرائیل نەداتەوە پێتان وانە بێ چارەسەرێکی یەکلاکەرەوە بۆ حەماسی شەبێ بەڵێ بێگومان بە دڵنیاییەوە ڕێک وایە پێویستە کەوا ڕاستی ڕێکەوتنێک هەبێت بۆ ئەم بابەتە سەبارەت بە حەماس چونکە حەماس بەڕاستی کە ڕێخستنێکی تۆندڕەوە لە هەمان کاتدا ئیسرائیلیش هەندێک ڕێکخراوی تۆندڕە و هەند کە زۆر تۆندڕەون لە ڕووی ئاینەوە هەروەکو چۆن محمود عباس باسی کرد و ڕێکخراوی ئازادیخوازی فەڵەستینی ڕێکەوتنامەی ئۆسلۆیان واژۆ کرد کاتی خۆی ئەویش بریتی بوو لە چی؟ بریتی بوو لە پێکەنانی دەوڵەتێک بۆ ئیسرائیل و دەوڵەتێک بۆ فەڵەستین بەڕاستی تاوەکو ئێستا ئەم ڕێکەوتنە بەدی نەهاتووە ئەو ڕێکەوتنی کە لە ئۆسلۆ واژۆکرا ئەگەر چی کە بینیمان کە یاسر عەرەفات ئەو کاتیشێ کۆمەڵێک جوڵەی کرد بەڵام تۆندڕەوی ئاینی تۆندڕەوی جووەکان و تۆندڕەوی حەماسیش لە هەمان کاتدا ئەم پرۆژەیان لەبار برد کاتی خۆی
کەواتە دوای ئەم جەنگە خوێناویە پێویستە کە لەسەر هەمووان ڕێکەون سازش بۆ یەکتری بکەن جۆ توندڕەوەکان ئەو جوانەی کەمیان ڕەون سازش بکەن لە هەمان کاتدا فەڵەستینەکانیش سازش بۆ یەکتری بکەن بەبێ ئینتیمای سیاسیەکان یان حاماس بێت یاخۆت ئەوانتی بێت بەرەی ملی بێت بەرەی دیموکراتی خوازی بێت ڕێکخراوی ڕزگاری خوازی بێت هەمووان پێویستە سازش بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی کەوا جارێ دیکە ئاشتی هەبێت لە ناوچەکەدا بەبێ بەڕاستی ساژش بەڕاستی ئاشتی بەدینایەت بەڕاستی تۆنڕەوی کە بەردەوام بێت ئاشتی ڕەت بکرێتەوە جەنگەکان بێگومان ئەمە ئاشتی بەدینایەت هیچ ئاشتێک بەدینایەت بەرقەرار نابێت نە بۆ ئیسرائیل نە بۆ فەڵەستینەکانیش و گەلی عەرەبی بەگشتی بەدینایەت دکتۆر پرسیارێکی گەت کورتی بەرسەوە بدەی هەڵوەستە وڵاتان عەرەبی تایبەتیژ سەر ئالیکاریین مرۆڤیین وەکەین ئەمریکا ئەگەر ئەم بوون نمونەڤێ ژارە بتنێ بەحەسبین ئێمەژە کردی ئالیکاریین مرۆڤی دێ 400 ملیۆن دولاران پێشکەشی فەڵەستینی و گەلەوێ بکەن وڵاتان عەرەبی پێشبینیت کن هەف پەیمانەیەکی پێک بینین ji بۆ ئالیکاریکردنا فەڵەستینێ تشتێکی ئەو سابێتەکردن و جهێ گرنگی پێدانێ بە ji بۆی فەڵەستینێ ژالیە مرۆڤیڤە ڕەنگە ئەمڕۆ ڕووبدا ئەمڕۆ عێراق سعودیە مصر وڵاتی ئیمارات قەتەر زۆرینەی وڵاتانی عەرەبی تەنانەت وڵاتانی جیهازی جیاوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەتەوەی گرتووەکان ڕێکخراوی ئۆنەروا هەموو ئەم هێزانە بەڕاستی هەنگاو دەنێت بە گەیاندنی هاوریکاری زیاتر بۆ گەلی فەڵەستینی بینیمان کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی ئەو بەندەرە جوڵاوی دروست کردنەوەی دەواازە سنوورەکان فشار لە ئیسرائیل دەکات بۆ کردنەوەی هێڵی پەیوەندی بۆ گەیاندنی هاوکاریە مرۆیەکان و بەڕاستی خۆراک و دەرمان کەواتە کۆششی نێودوڵەتی هەیە لە لێوان کۆمەلگەی نێودوڵەتی وڵاتانی عەرەبیەوە هەنگا بەرەو ئەو دەنێت کەوە بەڕاستی ڕێز لەو کۆنگرێ بگرن ڕێز لە بڕیارەکانی کۆنگرە بگرن ڕێز لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش بگرن هەموو هاوبەشەکان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە هەمان کاتدا کە پاڵپشتی هەرە گەورەیە بۆ دروستکردنی ئاشتی لە ناوچەکەدا بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە عەمانەوە لەگەڵماندا بوو سپاس دکتۆر